کاتی خۆی زیاتر لە 200 کارمەندی هەبوو ئێستا کەمترە ئێستا ساڵانە کە فەرمانبەر خانەنشین دەکرێت لەبەرەوە تەمەنی خانەنشین ئێستا بتە 6 ساڵ زیاتر تەئسیری لەمە کردیە. لە ساڵی 1970ەوە کارگەی چمافور لە قەزای کوێدا دەمەزرێت و لەو کاتەوە تا ئێستا بە بەردەوام ئەم کارگەیە کاری تێدا دەکرێت و بەرهەمی هەیە. بەڵام ئەوەی ئێستا جێگای ترسە لەم کارگەیەدا ئەوەیە کە بە بەردەوامی فەرمانبەرەکانی خانەنشین دەبن نەک هەردا مەزرانی ڕسمی نیە بەڵکو و گرێبەستیان بۆ نەکراوە. من بۆ مەبەستە و پرسیار لەسەر کارگەکە گفتگۆ لەگەڵ مامۆستا کاو عوسمان بەڕێوەبەری کارگەی مافوری دەستکردی کوێ دەکەم. مامۆستا بفەرموو بۆ ئێرە سڵاو دەبێ ئەم کاتت باش. سوپاس. پێمان بڵێ ئێوە ئێستا بەرهەمەکانتان چین و چەندتان پێدەچێت بۆ دروستکردنی فەرشێکی تەواو؟ پێشەکی بەخێر بن سەرچاوان پێخۆشحاڵم بە ئادنتان بە سەرکردنەوەتان بۆ کارگەی مافوری کوێ. ئێمە بەرهەمەکانمان مافوری دەستکردە. مافوری دەستکرد جۆرەها بەرهەممان هەیە وەرتەمان هەیە مەسەن ئێستا قەڵا قشری کوێمان هەیە حاجی قادرمان هەیە دڵداری شاعرمان هەیە چارتاقانی کوێمان هەیە لە هەوڵدان بەرهەمی زیاتر دانین. کارەکان ڕۆژانە ئیش خۆیان دەکەن کارمەندەکان کارەکی دەستی و زیاتر کاری ژنانە هەمومان جێ ئیشەکان کە دەکەن بەرهەمەکان بە گوێرەی ڕۆژەیە مەسەنگە عوتڵە نەبیش خۆیان دەکەن مانگانە ئەمە کە قیاس دەکەین بە دیار دەکەوی چەند کرایە و چەند نەکرێت. ئەگەر عوتڵەی زۆربی کەمتر دەکرێت ئەگەر عوتڵەی کەمتربی زیاتر دەکرێت. چەند زۆر قیاسمان هەیە مامۆستا؟ وەڵای قیاس زۆرە یعنی بە گوێرەی ئەو بەسمەی مافورێک کە دانرایە مەسەن ئێستا قشرەی کوێ لەوانەیە 85 بە 90 بی چارتاقانمان هەیە 55 بە 50 بی قیاسی گەورە مایتمان مەسەرەن ئێستا تێیدا وەرتە 3 بە 4 جاران زیاتر بوو 4 بە 6 کرایە جۆرها قیاسی تێدایە. ئەمانە لە سەعردا سەعریان دەگاتە چەند بۆ نمونە هاوڵاتیەک لە کوێ بیوە لە کارگەکەی خۆی بەرهەمێک بکڕێ دەتوانێت وەسارەکەی چۆنە؟ هەموو کەس دەتوانێت بێ بەرهەمەکانمان بکڕی ئەگەر بە دڵی بوو لەبەرەوەی ئیشیمە ئیشەکی دەستیە ئیشی دەستی فەرقی لەگەر مەچینەی لەبەرەوەی زیاتر پێوەمانی دەبن سعرەکانیش بەدەست منیە ئەمە لەبەرەوەی کارگەکی حکومین سەر بە وەزارەت ڕۆشنبیرین بەڕێوەبەراتی بەشی بنکانی مافوری دەستکردی و لێر ئێمە 5 بنکەین بنکەی مافوری کارگەی مافوری کوێ بنکەی مافوری هەریر کەزنەزان ڕەواندز بە حرکە لەوێ مەسەن وەزارەت ڕۆشنبیر سعرەکان دادەنێ سعرەکانی مە گرانترن لە چاو بازار لەوانەیە ئێستامە لۆماندانرا مەتری بە 200,000 250,000 بە گوێرەی دەرەجەی مافورەکەی پلە باش و ئەوەی هەیە کاتی خۆی کە لە ساڵی هەفتاوێک ئێرە کرایتۆ دەست بەکار بووە هەر ئەو قاعی لێ بووە لێ دەستگایەکانیش دار بوونە کۆن بوونە ساڵی هەفتاوێک لە هەشتایەکان ئەو قاع کرایت ئێستا 2 قاعە قاعەکەی هیچ ئەوە کەسی لێ ئیش ناکە هەر داخرایە و بەس دەستگایەکان هەر ماین هەر جیراین ئێرەش بڵێن کاتی خۆی زیاتر لە 200 کارمەندی هەبوو ئێستا کەمترە ئێستا ساڵانە کە فەرمانبەر خانەنشین دەکرێت لەبەرەوە تەمەنی خانەنشین ئێستا بتە 6 ساڵ زیاتر تەئسیری لەمە کردیە. ئێستا ئەمە هەر پار ساڵی پار 6 کەسمان 6 فەرمانبەرمان خانەنشین بوو.